بەڕێز ئاری سەیفەدین بەڕێوەبەری شارەوانەکانی کەرکووک و ئەندامی بەرەنگاربوونەوەی شانەی قەیرانەکانی کەرکووکم لەگەڵە. بەڕێز ئاری ئەم کاتت باش، سوپاس کە ئامادەن لەگەڵمان لەم دۆخەیە. ئەزانم سەرقاڵیشن، بەڵام گرنگە ئێمە بزانین بۆچی بە تایبەت ئەمەی کە ئێستا بینیمان لە ڕێی کامێرای کوردستان 24ەوە هاوکارم سۆران کامەران بۆی گواستینەوە. ئەم دۆخە لەو گەڕەکە ڕوویداوە بەم شێوازە ئاوپەنگی خواردۆتەوە نزیک بووە لەوەی کە کارەساتی گەورەی لێ بکەوێتەوە. زۆر سپاس. ئەوەی ئەلحەق بێت من مووقفی کەرکووک ئستا داتایەکم پێ نییە گەیشتوتە چی حاڵەتێک کارەساتەکەیان با بڵێن لافاوەکە لەبەری من لە داقوق و لەیلان بووم. ئیشوکاری ئەمە لە قەزا و ناحیەکانە زیاتر بەس وەکەوەی بزانین هەموو جارێک باسی ئەمە کراوە هەموو ساڵە کەلافاوە کرێت دروستبوونی ئەو گەڕەکانە بە شێوەیەکی فەنی نییە، بە شێوەیەکی هەندەسی نییە، چونکە کۆمەڵە گەڕەک و خانوو دروست دەکرێت لەسەر چەم و دۆڵ ئەوە وای لێکات ئەو ئاوانە ببەنگێتەوە تووشی ئەم کارەساتە بێت و خەڵکێک تووشی زیان بێت. کاک ئاری ئێوە ماندوو نەبن، ئەزانم سەرقاڵن، ئەزانم ئێستا شوێنێک نییە بە جێگیری تیا بمێنەوە بەردەوام لە گەڕاندان و سەردانی کردن و بە دوواداچوونەکانتان. بەڵام کاک ئاری ئێستا ئێمە بینیمان کە زیاتر ئەتوانم بڵم نزیکەی 15 ماڵ یاخود زیاتر لە 15 ماڵ لە گەڕەکەکە گیریان خواردووە، هاوڵاتیان چوونەتە قاتی سەرەوەی ماڵەکانیان هاوارەکەن ئەڵێن ئەگەر بێت و باران دەست پێ بکاتەوە کارەسا دەقەومێ. بە تایبەت من پەیامنێرەکە نازانم ئاگادار بوویان ناویستی بچێتە لای ئەو خەڵکە قسەیان لەگەڵ کاڵەقاتی سەرۆی ماڵەکانی نەیتوانی لە بەرەو قڕولیتەیەکی زۆر ماڵەکەی گرتو ئەوانیش نەیانتوانی بێنە خوارەوە. چیان بووەکەن؟ ئێستا من لەگەڵ تیمەکانە قسەمانە کرد. کاک زاکرۆز بەرەوبەری ئاوەڕووی کەرکووک مناشەدەیەکی کرد و تەلەفۆنی بۆ دیفاعمەدەنی کرد، داوای کرد لە کارمەندەکان زوو فرای ئەو هاوڵاتیانە بکەون. ئێمە بەپێی پێوەستەوەی بتوانین ئەوەی ئیمکانیاتمان هەیە بە ئالیات بێ بە کەوادری بەشەری بێ قوسووریمان نیە، بەس ئیمکانیاتەکان زەعیفە و خۆتان شەزانن هەر وڵاتێک تووشی لافاو بێت، تووشی کارەساتێک بێت، ئەوە دەسەڵاتی کەسی تیانە. وەکەوەی بەسەرمان هاتدۆن ئێمە لە دێ یارمجا دێیەکی کامل جەنابەت باسی 15 ماڵەکەی تیان خانووەکەی لە دێ یارمجە دێیە کامل کەوتە شێر ئاوە. یعنی ئەوەی پێمان کرا شۆڤڵمان دەرکردو خۆمان سوار شۆڤڵەکە بووینە ماڵ بە ماڵ با بڵێن ئایلەکانمان گواستۆتەوە بۆ شوێنێکی باش، بۆ شوێنێکی سێفتی. ئەمە کارەساتەکە هیچ مەجالێکی تیانێ. ئیمڕۆ لەگەڵ بەرەوبەری شارەوانی قەرەنجیر قسەم کردووە، لەگەڵ مدیری ماوەردمایی قسەمان کرد، گفتوگۆمان کرد بانی ئینشاڵە سەردانی قەرەنجیرەکەم، چونکە ئەو ئاوانی کوا لە چەم زەنگنەوە بە ناو خاڵە بازرانیەوە دێت هەمووی لەیلان بەلەدی قەرە حەسەن پێی زەرمەند دەبێت. ئەوەی وەکەوی بەسەری هات دۆنێ یەحیاوە و یارمجا بەپێی ئەو ئاوانی کوا هات لە چەم زەنگنەوە بە خاڵە بازرانیەوە بەلەدی و ناحی لەیلان زەرمەند بووە. ئێمە دامان ناوە بانی تیمێک بڕین سەردانی قەرەنجیر بکەین لەگەڵ خاڵە بازیانی کەشفێکی بۆ بکەین، هەوڵ بدەین ئەبێ پارەیەکی باشی بۆ تەخسیس بکرێت هەتا بتوانین بەنداوی بۆ دابنین کێشەکە چارەسەر بکرێت. کاک ئاری ئێمە سەر ئەوەی بزانم ئەم ڕووداوە سروشتیە بۆ داهاتوو چی پێیوتن ئەبێ پلانەکانتان چۆن بێ؟ ئەگەر من ئێستا وەکو ڕۆژنامەنووسێک و زۆر پرۆفشناڵانە دنیایەک پرسیارم هەیە، ڕەنگە پرسیار لە چوارچەوەی ڕەخنەشە، دڵنیام ئێوەش گلەیتان هەیە لەبەرەوەی کەرەستە و مادەی پێویستان نییە بەو شێوازە، بەڵام ئێستا کاتی ئەوە نیە. ئێستا کاتی ئەوەیە من لە کاگاری بپرسم. لانی کەم باسی حاڵەتێکت کرد، وتێ هەندێک خانوو بە تەجاوز دروست کراوە، وا تا چۆنەڵی شوێنی جوگرافیا و دەستکاری سروشت کراوە. من هەردوێنێ شەومیوانێکم هەبوو باسی ئەمەی بۆ کردم، بەڵام ئەوانیش گلەیان هەیە. ئەڵێ منهۆڵەکان گیراون پاک نەکراونەتەوە لەو گەڕەکانی کە ئێستا ئاوتیایە قەتیز بووە. باشە یعنی نەئەکرا بوو ئەم وەرزیزستانە ئامادەکارێکی باشتر بکرێ، ئەم منهۆڵانە پاک بکرێتەوە، شقامەکان خاوێن بکرێتەوە؟ خۆی بێگومان ژینۆخان گلەی خۆیان جێگەی خۆیەتی حەقی خۆیانە، هاوڵاتی هەرە بێت بە هەچی شێوەیەکە بێ خزمەت گوزاری بۆی پێشکەش کرێ. بەس ئێمە ئیمکانیەتەکەمان بەم شێوازەیە، دوای ئێمە گلەیمان لە هاوڵاتی شەیە. کاکەسا من بە ناوی کاک زاکرۆسۆ قساکەم، هەرچەنێ ئەو مدیری مەجاریە، من مدیری شارەوانیەکانم، اختصاصی خۆیەتی، ئەو مدیری ئاوەڕۆی کەرکووکە. هاوڵاتی سێ بەشی ئەم شارە هاوڵاتی تەجاوزی کردووە سەر منهۆڵەکان. ڕەبتی ئەم مەجاریکوە لە کەرکووک هەیە، هەمووی باراناوە ژینۆخان، سەرفی سەحیتیانی ئەمان ئەڕۆن مەجاریەکان، ینی سەرفی سەحی ڕەبتەکەن بە ئاوەوە.
ئەوە یەکێکە لە کێشە گەورەکان و بەلەدی کەرکووکش هەرچەندێکە بێ ئوستاد کاکە ئەحمەد عومەر قسەی تیا هەبێت من بەدەم ئەوە قساکەمەوەی ئەوان پیان پێی هەڵساون ئیشیان تای کردو بۆ زبل و خاشاک و ئەوشتانە و لێرە کێشەیەکی ترمان هەیە بۆ هەڵگردنی زبل و خاشاک ئێمە کێشەمان هەیە لە وزاری مالیە بۆ تەخسیسکردنی پارە هەرچەندێک جەنابەت وتت با گلێ ئیشەکان نەبێتەوەی گلەی لەیەک بکەین بەس خۆی هەر ئەگەڕێینەوە بۆ ئەو کێشانی کوا هەمانە گیر و گرفتانە کە ناتوانانی پێشکەشی خزمەتەکە بکەین بەو شێوازی پێوز بێ بەس هاوڵاتیش بەشێکە لە حکومەت بتوانانی یارمەتی حکومەت بدە بتوانانی یارمەتی ئێمە بدە هاوڵاتی ئەبێ خۆی پاک و خاوێنی شارەکەی خۆی بپارێزی ئەمە یەک دوو تەجاوزاتی سەر منهۆڵەکان و مەجاری ئەوە سەبەبێکی زۆر ڕئیسیە ژینۆخەن بەس کاگاری جگەلەوەی کە جەنابمان باسمان کردوتمان ئەمانە لەسەر شوێنێکی جوگرافی خراپ گەڕەکەکانیان دروست کردووە بەڵێ کاگاری با ئەوە هەڵگرم حکومت بۆچی ڕێگەی داوە و لێپرسینەوەی نەکردو بە دوواداچوونی نەکردو با هەر لەسەر زەرەر و زیانی لافاوەکە پرسیارکەم دەکرێت کاگاری پێم بڵێ ئێستا بە دیاریکراوی چەند گوند و ناحیە و شارۆچکەیانی زەرەر و زیانی چەند پێگەیشتووە قەبارەی زیانەکان چەندە ئەگەر ئامارێکی سەرەتاییشە لە بەردەستا بێ من وەک ئامارێکی داتای ڕقەمیم لا نییە لە بەرێم سێ چوار ڕۆژار خەریک بووینە خزمەتی خەڵکەکەمان کردەوە بانی دوو بانیاتوانین بە نووسراوێک بەرزیکەینەوە وەک زیانی مرۆیی لەخوا بەزار بێ زیانی مرۆیی نییە زیانی وەکەوەی باسم کرد لە قەرەنجیر بەس با بڵێن دایری ئاو زیانی پێگەیشت وەک هاوڵاتی لەخوا بەزار بێ خۆشبەختانە زیانێکی مادیشی تیانە بوو بەس یارمجە دێ یارمجە بەداخەوە یەحیاوە تۆزێک زیانی مادی بەسەر خەڵکەکە هات با بڵێن خانوەکانیان پڕ بوو لە ئاو جگەل لە قەزا و ناحیەکان داقوق هیچ کێشەمان نەبوو بەس پردەکەی بینی دووز و داقوقەوە کەوت با بڵێن سایدی هاتنی بۆ کەرکووک قەزا و ناحیەکانی با بڵین زاب و عەباسی و حەویجە و ڕیاز ئەوانە لەسەر زی زاب نین کێشیان نییە و چەمیانش نییە تووشی لافاو بن ئێمە کێشەی ڕئیسیمان قەرەنجیرە چەم زەگنەیە خاڵە بازیانی لەگەڵ لەیلانە باش کاگاری ئێوە ئاگادارن ئەوە پردێش وەزعی باشە هیچ کێشەیەکمانە زیانی تیان نەبووە بە دیاتەکانەوە من باسەکەم بەس باسی ناو قەزاکە و ناحیەکان ناکەم تێگەم کاک ئاری ئەمڕۆ سەرۆکی شانەی قەیرانەکان لە بەغداوە هاتە کەرکووک بۆی لە نزیکەوە دۆخەکە ببینێ چی وت هیچ هەڵوێستێکی پیشاندا لەبارەی هاوکاریکردن چی بۆ کردن چی پێوتن داوای لێبور نەکەم چکە من لە کۆبنەوەکە نەبووم نوێنەرێکی خۆمم نرد هیچ زانیاریەکە بەدەست نەگەیشتووە و لەیلام بووم ئیشەک هیچ لەبەری پەیوەندی پیاویان نەکردووە ئەوە بە تەمام لە دوای ئەمە بزانم بە تەمای چین باش کاگاری ئێمە خۆمانش گروپمانێ هەرچی تعلیماتێک بێت لە جەنابی محافظەوەی تر ئێمە و ڕێنمایانە جێبەجێەکەین و بەپی پێوسەوەی بتوانەمان هەبێ ئێستا تازەترین ڕێنمایی کە ئێوە جێبەجێی کەند چیە گەر لەو گروپە بەدەستان گەیشت بێ وەڵای ئەمە وەکەوەی باسمان کرد هەر کەس بەپی اختصاصی خۆی ئێستا من بانی ئەبێتیمێکی زۆر گەورە برم بۆ قەرەنجیر لەبەرەوەی ئێمە سەرچاوی کێشەکەمان لە قەرەنجیرە قەنتەرەمان هەیە چاکێکەکەینەوە ئالياتە بین ئەمانێ بتوانین هەتا بانی دووبانی جارێتر لافاو نەگاتە لەیلان دەست خۆش کاگاری سوپاس دەکەم کە بەشدار بووی لەگەڵمان ماندوو نەبن و دەستان خۆش بێ بە هێوای سەلامەتی بۆ هەمووان سوپاس